بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، هەموو ڕۆژانێکی شەممە ئێمە لە خزمەت کتێبی نایابی الداء والدواء زانای پایەبەرز ئیمام ئیبن القەیم ئەبین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، زنجیرە وتارێک لەژێر ناونیشانی ئاسایشی ڕۆح. ئەم زانا پایەبەرزە لەم کتێبەیە زۆر بابەتی گرنگی بۆ ئێمە باس کرد، بەتایبەت باسی عقوبەکانی گوناهکار زۆر شتی بۆ ئێمە باس کردووە کە گوناهەکان ئەبنە سەبەب و هۆکار و شومیەت بۆ یەک کۆمەڵ بەڵاو و موسیبەت کە ڕوو ئەکاتە ئینسانەکان. لێرە بەدواوە عقوبەتەکان تاو ئەکا، یە جۆری عقوبەتەکان بۆ ئێمە باسەکە ئەم زانا پایەبەرزە. ئەفەرمێت هەموو ئەو عقوبانەی کە خوای گەورە دایناون لەسەر ئینسانەکان، عقوبەکان ئەبنە دوو بەش، هەندێکیان عقوبەی شەرعین، هەندێکیان عقوبەی قەدەری و ئیلاهین. عقوباتە شەرعیەکان دەرسی پێشوو کەمێکی لێ باسکردن، فەرمووی خوا عقوبەی شەرعی داناوە لەسەر مەعاسی، بۆ هەندێک شت حەدی داناوە و باسی کردووە، و هەندێک لە حەدەکانی بۆ ئێمە باس کرد کە خوای گەورە چه عقوبەیەکی داناوە لەسەر ئینسانەکان ئەگەر بێت و ئەم هەڵە و کەم و کوڕی و تاوانانە بکەن. أفرمي فصل عقوبات الذنوب شرعية وقدرية. فصل كسر بخو دس بيئك عقوبة كان قناه كردن هني كان شرعين هني كان قدرين. شرعي كان جورك وقدري كان جورك سرتا بشرعي كان دس بيئك. أفرمي فإذا أقيمت الشرعية رفعت العقوبة القدرية وخففتها. هر کەسێک عقوبەی شەرعی درا، ئیتر خوای گەورە عقوبەی قەدەری نادا. ولا يكاد الرب تعالى يجمع على العبد بين العقوبتين إلا إذا لم يفي أحدهما برفع موجب الذنب. أفرمي خوای گەورە زۆر لەوە بەڕەحمترە دوو عقوبە لەسەر ئینسانێک دابنێ، عقوبەیەکی قەدەری و شەرعی داناوە. عقوبە شەرعیەکە مەسەلەن ئەم کەسە حەدی لێ دەرکرا، ئیتر عقوبە قەدەریەکە نابینێ، إلا مگر عقوبة شرعية زور بتشوق به، مثلا لبابي تعزيرة به وإمام غلط كشتيكي زور كمي لسردابنه، أو كاتخواي جورا بوي قربو أكاتو عقوبيكي قدري أدا. أفرمي عقوبة الشرعية كان حتى وكو هبن لنا وخلقا، عقوبة قدرية كان رأجيرا بنمونا أجر أو كسي كشت كعقوبة شرعية كبريتي لحد كشتنوا. أجر كشتنوا هبو عقوبة إلهية كبريتي لوي أجر آسمان وزوي همو تيك بشي بسرية نك أويك عبدك لعبدكاني خوا إيمان دارك لإيمان داران خيوني برجع بنا حق كعببو عظمتي خوي أجر برو خيو كاولو بينك عبدي لعبدكان بكجري خيوني بنا حق برجع بوي لم زماني هرجو مرز زورا وكشتكاريا زورا سيركي هندي عقوبي سير رومانتي أكن هكاركي أويك عقوبي شرعي تنفيذ ناكري خو عقوبي قدري بسر أو خلقا أسفينك بيويس أكا عقوبة شرعي كان خوا جيب جيب كان واتهر كاتي حد كان لكار كوتن حد كان نمن عقوبة قدري كان رؤى كان إنسان كان. أفرمي وربما كانت أشد من الشرعية. هند جار عقوبة قدرية كان زور تنترن نوع عقوبتيك خواي جورا دايناو أو بلانيك توشي إنسان بن زور قرسترن لويك أجر عقوبة كبدري زور أهون ترى. هند جارش كم ترى بلام يك خال هي بزور أجمل لي به. عقوبة شرعي شخصية، عقوبة قدري عامة. وتأجر كسيق مثلا هلايك كل شرعة تنهى أو كسا عقوبة أدري. ها إمام عمر رضي الله عنه قال لبكيش كلا محب عدالة، أي لسر مرقى سبحان الله أو حربوا أني لي دراوة أو كان الدمي ل شوێنی برینەکانەوە دەرئەچێ کە لە زمانی کۆنا ئەمە نیشانەی مردن بووە.
لەو کاتە ئەڵێن نەڵێن فڵان کەسیش بەشدار و فڵان کەس یەک کەس منیوا لێ کردەوە یەک کەس لە شەرع ئەکوژرێتەوە. دیقەت بدەن، یعنی لەو کاتە بیری لەلای عەدالەتە، بیری لای برینەکەی خۆی نییە. جا ئەو کەسانی کە خۆشەویستی عەدالەتن تەنها عەدالەت ئەخوێننەوە سەیر ئەکەن و تەنها بیر لەوە ئەکەنەوە چۆن عەدالەت بچەسبێ. بۆیە ئەفەرمێ ئەم عقوبەتە ئیلاهیانە کاتێکەوە دانراون، عقوبە شخصیەکان هەموویان ئەو شەرعیانن کە بەسەر ئینسانە جێبەجێ ئەکرێن. کەسێکی کوشتووە یەک کەسە کوژرێتەوە، عەشرەتێ ناکوژێتەوە، براکەی ناکوژێتەوە، ولا تەزیر وازرەة وزر ئوخرى، خزمەکەی هیچی لێ ناکرێ. هەموو ئەلەم فکرانە هەمووی فکری جەهالەتن، نەمان تعطیلی عقوباتی شەرعیە لەسەر زەویە. بۆیە عقوبە شەرعیەکان ئەگەر جێبەجێ بکرێن، عقوبە قەدەریەکان لەناو ئینسانەکانە کەمەکەنەوە. بۆیە ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه وآله وسلم ئەگەر یەکێکیان هەڵەیەکی ئەکرد هاواری لێ هەڵئەسا. یعنی قسەی غامیدیە کاتێکە ئەخوێنیتەوە سر سوڕ ئەمێنێ. ئەم ئافرەتە یەتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، یەت ئەفەرمێ ئەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم تووشی زینا بووم و داری حەدم لێ دەرک. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ جاری یەکەم پشتی تێکرد، دووەم ئەڵێ هەروازی نەهێنا، چەند جار هات. دواتر اینجا پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمووی نا لەوە ناچێت زیناتان کرد بێ، احتیمالە ماچێک لە بینتانە گوزەرا بێ، یاریەک لە بینتانە گوزەرا بێ، نا ئیلا هەر بەو شێوازە بووە. دواتر فەرمووی دی بڕۆ، وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەملم هەیە، حەمل. وتی دێ فەرمووە بڕۆ تا حەملەکە دابنێ، بەس بۆی نەیەتەوە. جاری دووەم یەتەوە حەملەکەی داناوە، بڕۆ با مناڵەکەت، ئەڵێ مناڵەکەی هێنا شتێکی یا و بەدەستیەوە بیخوا. بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بزانە ئیشی بە دایکی نەماوە. سەیری ئەم نەفەسە درێژەکە لەگەڵ تەوبە، ئەم نەفەسە درێژەکە بۆ ئامادەبوون بۆ عقوبەی شەرعی، بۆی عقوبەی قەدەری تووشی ئینسانەکە نەبێ. بۆیە لە مەسەلەی عقوبەی شەرعیە هەتا جێبەجێ کرێ، هەتا لەسەر زەویە بەرپا ببێ، ئینسانەکان لە خەیر و لە ڕەحمەت و لە نعمەتان. ئەفەرمێ خاڵێک هەیە لە عقوبەی قەدەریە، ئەگەر ئینسان هەتا بە پەنهانی گوناهەکانی بکە، عقوبەکە بەس خۆی ئەگرێتەوە. ئەگەر بە ئاشکرا گرتی کار لە خۆی دەرەچێ، کۆمەڵگە ئەگرێتەوە هەمووی. هەر کاتێ گوناه بە ئاشکرا کرا، خەڵکێک نەبوو ڕێگری لێ بکە، ئیلا ئەو کاتە عقوبەکان ئەبنە عقوبەی گشتی، هەموو خەڵکی تێیە مشارەکە ئەکەن لەو عقوبەیە کە خوای گەورە ئەینێرێ. ئەفەرمێ ئەگەر هاتوو کەسێک عقوبەی شەرعی درا کە شەرع داینابوو، بە ئەندازی چی شەریعەت دایناوە؟ بە ئەندازی خراپی گوناهەکەی لە شەرع عقوبەی بۆ داناوە. چەندێک گوناهەکەی خەتەرناکتر بێ، عقوبەی زۆرتری بۆ داناوە. اینجا چەندێک پێچەوانەی طەبیعەتی ئینسانیەت بێ گوناهەکە، عقوبەکەی قورسترە. ئەفەرمێ هەموو عقوبەکانی خوا کە دایناون ئەکەنە سێ عقوبە کە خوای گەورە بڕیای لەسەر داون، سێ دانن. چوارەم عقوبەشمان هەیە، بەڵام چوارەم خوای گەورە خستوێتە دەستی ئیمامی مسلمانان، خەلیفەی مسلمانان یا قازی مسلمانان. ئەفەرمێ ئەم سێ جۆرە، یەکەمیان قەتڵە، کوشتنەوەیە، دووەمیان قەتع بڕینە، سێهەمیان جەڵد و دارکاریە. لەم سێ عقوبەیە خوای گەورە لە عقوباتی شەرعیە هیچی تری دانەناوە. ئەفەرمێ قەتڵی بۆچی داناوە؟ بئیزاء الکفر، کابرا کافر ئەبێ، مرتد ئەبێتەوە، کافرێکی محاربە لەگەڵ دینە، ئەمە ئەکوژرێت. هەر چیش لە کوفر نزیکی کاتەوە کەسەکە، هەندێک جارە بێتە سەبەبی ئەوەی کە ئەو کەسە بکوژرێ. بەنمونە جاسوسیکردن بۆ کافر، لەوەچی خۆی خودی جاسوسیەکە کوفر نەبێ، بەڵام لەبەرەوەی خەتەرێکی زۆر گەورە هەیە، کوفر بەهێز ئەکا بەسەر مسلمانانە، لە شەریعەتە حکومیی کوشتنی بۆ دانراوە. ئەفەرمێ هەر چیش نزیک بێتەوە لەوە کە ئینسان بفەوتێنێ، چونکە کوفر ئینسان ئەفەوتێنێ. نسلی ئینسان لە مەسەلەی زینا و لە مەسەلەی لیواط و نێربازیە، لەم دوانە نسلی ئینسانیەت ئەفەوتێ. بۆیە عقوبەی زۆر قورسی بۆ ئەمانە داناوە، چونکە ئەمانە هەموو دیان پێچەوانەی هەموو دیانەتەکانن و هەروەها نەسەبی ئینسانیەت و نەوعی ئینسانیەت تێک ئەدەن بەسەریەکە. ئەفەرمێ ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی شک نابم لە دوای کوشتنەوە گوناهێک هەبێت گەورەتر بێ لە زینا. نەمبینیوە کوشتنی ئینسان دوای ئەوە ئینجا زینا دێت.
دليل چی ایمان بو اما فرمایشته که پیغمبر جان صلی الله علیه و آله و سلم فرمای پیان ودوتیان گورترین گناه چیه أي الذنب أعظم فرموي أن تجعل لله ندا وهو خلقك أويك هاوتاي بو خوا دابني لخوشويستيا وشريكي برار بدأ بو خدا طبعا ند بمعناي هاوتاي لمحبته خوشويستيا لكاتك أوتو يخلق كردوا كسيتو هاوبش بو خوا برار بدأ مسألة داناني هاوبش بو خوا جل جلاله زور خطريكي قوري والله إنسان جاري وهي ها پیغمبريان صلى الله عليه وآله وسلم أفرمي خواهيان پنا أقرم بتو كشريك بوتو قرار بدم وبي نزانم يعني أوان دا وردة أوان دا ورياي أيوة كإنسان خوي بارزي للشرك أفرمي إنسان بچي خوي أبارزي للشرك أهم ترين شتيك كإنسان مبارزي للشرك خودانا پناي خوايا كأفرمي واد لي أكا دور كويتو للشرك وهاد لي أكا كظالبي بسر خوتا درقتي خود بي بتواني مسائل شرك لخود دور خيتو دوهم أفرمي علومي شرعي شن إنسان علمي قوري هبه و بيفكريني لقل خواجانا جل جلاله هبه أفرمي أوان دز زياتر أبيت السببي أويك للشريك دان وخواي قورا قرار بدا جا سيري أفرمي يشتكن أفرمي كام قناه زور قوري يكم دانيان أفرمي أن تجعل لله ندا وهو خلقك لكاتك أو توي خلق كرد وخواجان تبتيها وبشي وأبرير بدي سبحان الله جاري وهي إنسان لبرد شوار دينار أما ديها وبشي وخواج قرار قرار بدا لكاتك وهو خلقك أو توي خلق كردو أو توي دروس كردو تو صاحبي هيج نبوي هموي تو أو بي عطا كردي دواي أما أي پیغمبر صلى الله عليه وآله وسلم أي الذنب دواي أم چي زور قوريه فرموي أن تقتل ولدك خشية أن يطعم معك أفرمي مخافة أن يطعم معك أويك كراكي خود بكوجي من علىكي خود بكوجي لترسي أوي نبادانان لسر لقلا بخوا واتل لترسي أوي معيشة زحمته من علىكت فيها بخيونا كريو بهموش شوازك بيكوجي وتصور لكن بلين شلون إنسان من على خوي أكوجي بالرواب كان دوهمين برسياري زور كلا من أكري مسألة كشتني منال دوهمين برسياري زور لنا بردني منال لبار بردني منال يعني أجر رجي برسيارة كان دابنهم على من رجي يكمي برسيارة كان طلاقة رجي دوهم كبرسيارة ملي أكري مسألة كشتني منال آية دروسته من على كلا بار برين آية من على ك لتشل روش كم ترى ما وصى آخر بخوان نخوشم بخوا آخر ما وصى بيم پروردن ناكري خوت زاي زمانك طبعا أنواع بيانو كإنسان لا يخوي بيانو لا يخوي هيك شيء بيانو حساب ناكره شو كزنا زانه عاقبتي أو من الله شونا أزاني كان كسهل السرزوية تمناي أو أك أخوي جورا من الله يشبي عطاك وبي عطاناك أزاني كان صرفك أبوي أخوي جورا من الله يشبي عطاك بوي إنسان أبي لو مسألة زور أجاي به دوهمين جناهي جورا قتل من الله خوت باشا بو بيكوجي مخافة أن يطعم معك أترسي لوي كلا قلتها بخوا يعني سبحان الله أخوي قول القرآن ولا تقتلوا أولادكم من إملاق نتمنى لك أنت لا ترسي برسيتي أنا بكوجن نحن نرزقهم وإياكم سبحان الله أواني خسوة بيش إيوه يكم جار رزقي أوان أدم إن جاء إيوه زانان أفرمون أليرا نحن نرزقهم وإياكم معناي أويا بهوي أواني شو رزقي تو زيادة بي شكو يكم جار أوان رزق أدرين إن جاتو رزق أدري واتتو بسببي أوان أوان رزق هيا أكيتو اشتك الدزجير أبي بويا دوها من جوري قناه كبيغمريان صلى الله عليه وآله وسلم دياري كربريتي بولا قتل أي سيهم أفرمي أن تزاني بحليلة جارك أويا با هاوسري دراوسيكت حلالي دراوسيكت حليلي جارت بشي زيناي لقلابكي أفرمي أما سيهم قناهي زور قوريه كإنسان بيكت وتشارك بوخوا قرادان كشتني أولادي خوت دو سيهم أن تزاني بحليلة جارك أويك لقل خزاني دراوسيكتا كارينا شرعي وكارينا روزينا بكي طبعا دراوسي لقل دراوسية لفرمايشتك أفرميه أولا دي وصيد بو كردم جبريل قمان موابل كميرات ليكتري أبن أولا دا نزيك أولا دا الرز بو دراوسي سيري أم زمني
عقلي بلوكي مكان أم زماننا لنا زماني عقلي بلوك خلق فيربو بس مال أكاتو بلوك لسر بلوك دابني وحول بدا برستر بي مالكاتو جوان تربي كسبير بوناكاتو دراوسي كم كي أو دراوسية أمانتك لا إخوة لسر شانم جارك لكورك أبوم لقل كورك هاورية من وصفك إسلام وج وصفك هاوريتي أكل لكورك بيان وتموتيان ما وصا تو أجر أم بياو دراوسيت بشي أكي تو والله بربدل حزناكم دراوسي تيسر يا سرعة أم بوشي حزناكي وتما بأركم قرصة جار دراوسي خوي هر أركي قرصة جا دينداري جنبه دو جار أركي وتسر شانم أبي إسلامي شلا شيرين كم أبي براسي كارب كم حتى ما في دراوسي تبدأ بو قرآن بيام نادر بو حزناكم دراوسي لبرو إسلام دراوسي زور بقورة سير كردو يعني إنسان وتصورنك والله شرفي دراوسيكت كشي دراوسيكت خزاني دراوسيكت خزمي دراوسيكت همو أمانة أركيان هي لسرشانيتو يعني أم زمنا يعني إسلام خو أمانية تنها إما خلقي قرشيك يعني بيكا مثلا والله زور فرضي كفاية لقرشيك يكز إيكا لسر أهل قركا هرهم ويأروى بونمنا ميوانك فقير الروكات أو قركا يكز دقركا ناني بداتي لسر هرهم ولا أشياء كزني داتي لسر هرهم ويقناه باري وهرهم ولا سري أكي بويا دراوسي لقل دراوسي حقوقي زور زوري هي بويا السيهم قناهي قورة أويا كإنسان تمعكاتي خزاني دراوسيكي كسي مسلمان زور نزيها لما سلي دراوسية زور حرمتي دراوسيكي أباريزي كسايتي دراوسيكي أباريزي بويا وقتي خوي خلق خوي بو لقل مالك مسلمان دراوسيتي بك بو قرستاني مسلمان جياواز بو جياء أكينا ولا غيري خومان لا يقبوي تراثي أو النفوتي شويني خواني أنهبه همو ديانته كان لا يكيجنا لبروي خلقي مسلمان بيوسي بدراوسيك كما فكاني بباريزي ودراوسيك شيء بما فكاني بباريزي زور ممكنة بس هو كسيكي صالحة ولا قبرسانك همو أو منطقة خوي قوري اللي بردي بسري أنا داو باريني بويا يما ما فيك زور قورة بسر ما نوي لما سيد دراوسي أبي زور بورياي تعامل لقلا كان بيغمر جان صلى الله عليه وآله وسلم بس همين قناهي داناو مسأليك وابو الزنا خوي خطريكي قورية خطركي قورة تر أبي كاتك لقل دراوسي أبيت للاديك ملايتيم أكرد هندي الرجنامة نوساتهم بولاديك مقابليكم كان هندي لو خشكانيك لقل يعني أبو نسافر أبو من زور شرم أكرد لبروي مالكم نزيك كومالا دكان بو والله يسجنجي أم لادي حرهم ويان دوشت تشاورنا أم أفرتانو بو من شخصيتي منو كساتي من جواني وأهات الزهنم هات مدرو أو تشاوكم جرا سيرم كان همو جنجا كان بشتيان كردبو ككس يا سيري أفرتكاين أكل طبعا سيرم صرمان لو أخلاق برزان دواي بيش لجنجا كان وموت تي ما وصل جاء ما شلون نظرك الميواني ما وصاك بيت والله بروتيش قلنا يسير من أكل زور أخلاقي برز ولا بيرشاوم بيرم أكل دورة شهامتي أصلي كردايتي بس شن برز بوبي زور كات لم قنداني كردستاني خومانا تصورة كانت سر أو نبو أفرتك كسوبة السر أو يك بيا سيري نكردو بشتي كردوت ها سلمة إجارته والله لا كاتي هجرتها كهجرة مكرد بيا إيك مشركات وتي شو نبيتو أفرتي شي برستو بتنها هجرتك والله لقل خوما أدبم الله أمبيا والله والله كسي وشريف قد نبينيو الله هندي بردم هالقرتبو قصة شي لقل أنا أكردم نقلا بكاتو قصة الله كبيويستم بوبا إلا بدم بردم هلا دابو أم لا أولاي أيزاني كبيويسكا واشتركا راقري واشتركا راقرتو من دا أباصيم كاري خوم توا أكرد الله دواي بردم تي أكرتوا أو ندور بو بردكان نزيكي أكوتنا أيزاني تقيان أهات الله أهاتو واشتركا برزا كردو والله سيري كي نكردم تامني لما كوا قيان دا مدينة أو كساني شبنا عمر أزان شاء رقايا شان دورة دو كزبة تاقي تنها شرفي كسيكي مشرك بويا أم خالي سيهم كبيغمر جان صلى الله عليه وآله وسلم باسي أكا أن تزاني بحليلة جارك أويا مسألة دراوسيتي أبي زور بقورة سير كري مسألة زنا شو خطر الزنا عينا أبي زور بقورة سير بكري بيغمر جان صلى الله عليه وآله وسلم أم آياتي خندوا فأنزل الله تصديقها خواهي قورة تصديقي أم قصية أم آياتي نارد خواروا والذين لا يدعون مع الله إلها آخر
إيمان داران الراستقين كين لسورة فرقان يجيا كدنوي إيمان دار وغير إيمان دار. والذين لا يدعون مع الله إلها آخر داوى لهيج إله برسلاونا كان غير الله نبي جل جلاله. ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق وأو نفسنا كجن كاتكوا التي حرم الله إلا بالحق كحرامك ولا سريان بهيش يوازي دزنابا بوكشتني إنسان سهم دانان ولا يزنون أمس يشتا شريك بوخوا قراردان كشتن زنا أمس لسيقا ورقناها كان بالترتيب پیغمبر صلى الله عليه وآله وسلم همو جورا كان لم فرمايشتا برسترين جوري قناها كي باس كردو ليكم يعني طبعا كشتن همو كشتنا كان أقريتو بلام كشتني أولادي خود زور قورتنا نسبي خود ولدي خود منالي خود فوتيني دوهم دراوسية چنه ما في زورة توبچي زنا لقل أفرتي دراوسية بكي أفرمي بويا پیغمبر صلى الله عليه وآله وسلم برستريني قناهكاني لناو زنايا برسترين لناو كشتنا برسترين لناو شري قرادانا برستريني باسكر أنواع كاني شرك أويا كشريك بو خواي قورا قرار بدي شريكي چون شريكك بمحبته ورا خواي قورا جاري وهي سرم سرعة من كسك سيرة كم مسؤولي حزبك بقدر خوا خوشه العياذ بالله. أبيني مثلا خواك توي خلق كردو أمها مشتجواني بيداوي مسؤولي دزي دروزن شويني مسؤولي دزي دروزن أكويكا حشتي كده صلاة نية أفرم جاء محبتيش مسألة خوشويستي سبحان الله لدلي إنسان زور خطر أم كس أول دي أو بران برا خوش بوي أتويته بوي أمريت يعني سيركي سبحان الله للشريك بو خوا قرادانا وتصورنا كإنسان إلا أبي مثلا أو السجدي وبري إنجا يعني پیغمبر صلى الله عليه وآله وسلم فرموي حرام يا أبو حلال كردن حلال يا أبو حرام كردن إيو شوين أنا كوت والله يستشهر أو هاي يعني كابرا مسؤول حزبك هر دروي بك سور أزاني دروي بالرأي بيك أما جورك للشريك قرادان بو خواي قورا يان مرجنية ما مصاكي قوركي رابركي هرشتك بي باخلكي باش بي باخلكي خراب بي بوي إنساني إيمان دار أبي خواناسي كي زور راسقو بي محبتكاني بو أوبرسكاتو يعني جاري وهي لما جيسك داء شي سيركي كسيك خواي قوري زور خوش أقر باسي سخاوتكي أو سخاوتي خوايا تزيني ور باسی سخاوتی چی اکن ازان خوایکی چند سخیه اگر باسی زانست کی زانستی خوایت زینی اگر باسی قوت و هزی خوایت زینی بلام تصورك جاري ولا مجلسك داني شي باسی عدالتك كبره باسی عدالتي مسؤولك خوي بوك باسی سخاوتك باسی سخاوتي ابوك يا باسی كركي خوي بوك يا باسی باوكي خويك او فرطي حبه لحد خوي تجاوزي كردو بوي خوي بير ناكيتو غيري خوي بير كيتو او كساني كعاشق بخوا جل جلاله همو صفتك جمال باسكرا خوان بير كيتو بكمال وجماله هر صفته شر باسكرا هر خوان بير كيتو كچن نزيه باكا تبارك الله احسن الخالقين چن غوري وچن باكو بيگرد او خويا جل جلاله اما يتزين دليان اما يتفكر عقليان بويا خالي كميان أعظم أنواع شرك أويك عبد خوشويستي بو خوا دابني لقل خوايا خوشويستي كتري هبه ناراحترين جوركاني قتل أوي إنسان منالكي خوي بكوجي نبادا منالكي لقل أو ناني أما بخواتو بخواتو قورترين جوري زنا أوي لقل دراوسيكيا خيزان دراوسيكيا أو كارا ناشريفان بكا فإن مفسدة الزنا تتضاعف بتضاعف من انتهكه من الحق چن حق ما في لسربه لما سلي زنا چنك ما فكاني بيشيل كردبه او اند زياتر عقوبك قرستره اگر انسان زنا بك لقل افرتك ك هاو سرداره گناهكي زور قورتر عقوبك زور قرستره لافرتك و بهاو سره اگر بو چونك حرمتي مرداتي ششكاندوا اگر هاتو ام كسا زناي كل لقل كسيكا ك
لە مەحاریمی خۆیەتی خوا پەنامان بە گوناهەکە و جرۆمەکەی زۆر گەورەتر لەوەی کە لەگەڵ غەیری ئەوە. ئەفەرمێ ئەگەر کەسێک زینا بکە لەگەڵ 100 ئافرەتە ئیمام ئەفەرمێ کە هاوسەریان نەبێت باشترە لەوەی یا با بڵێن عقوبەکەی کەمترە لەوەی کە ئەگەر بێت و لەگەڵ هاوسەری دراوسێکەیە زینا بکە خوا پەنامان بە. ئەفەرمێ ئەگەر هاتوو دراوسەیەک لە دراوسەکەی ئەمین نەبوو لە هەر ڕوویەکەوە لێ ئەمین نەبوو پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم فەرمێتی لا يدخل الجنة ناچێتە بەهەشتەوە من لا يأمن جاره بوائقه هەر کەس دراوسەکەی لێ ئەمین نەبێت لە خراپەکانی ئەمین نەبێ ئەمین نەبێ لەم دراوسەیە کە لە پەنایەتی لە هەر جۆرە گوناهەکانێک کە ئەیکا لە هەر خراپەیە کە ئەیکا لە دەنگ بەرزکردنەوەیەکەوە هەتا ئەگاتە خیانەتکردن لەگەڵیە. ئەفەرمێ ناچێتە ناو بەهەشتەوە ئەم دراوسەیە کە دراوسەکانی لێ ئەمین نین. ئەفەرمێ ئەگەر هاتوو دراوسەکە برابوو یەکێک بوو لە نزیکەکانی خۆت چونکە قەتیعەتی ڕەحمیشی تیا دروست ئەبێ ئەوە گوناهەکە زۆر گەورەتر ئەبێ. ئەی ئەگەر دراوسەکە لە پێناوی خۆیان ڕۆشتوێ بۆ جیهادکردن لە پێناوی خۆیان چوێ بۆ حەجکردن لە پێناوی خۆیان چوێ بۆ تەلەبی عیلم ئەفەرمێ گوناهەکان زۆر گەورەتر ئەبن. بۆیە ئەفەرمێ ئەو کەسێکەوە زینا ئەکات بە خێزانی کەسێکەوە غەزا ئەکات و لە پێناوی خۆیان ڕۆشتووە لە ڕۆژی قیامەتە ڕائەگیرێ. خوا جەل جەلالوهو لە فەرمایشتێکە ئەفەرمێ خوای گەورە ئەمر ئەکا بەم عەبدە ئەڵێ وەرە بە پیاوی ئەو ئافرەتە ئەڵێ وەرە چی حەسەناتی ئەم کابرای ئەبەی ببە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم ڕووی کردە هاوڵان فەرمووی فەما ظەنوکم گومانتان چۆنە یعنی چەندێک ئەبە تەسەوورەکەن یەک حەسەنی بۆ بەجێ بێڵێ یەک چاکەی بۆ بەجێ نایڵێ. کابرا لە پێناوی خۆیان چۆ بۆ جیهادکردن خێزان و ماڵ و مناڵی خۆی داناوە ئەگەر دراوسەیەک غەڵەتێ بەرامبەریان بکە زینا بەرامبەریان بکە لە ڕۆژی قیامەتە ئەو پیاوە ڕائەگیرێ ئەم ئیماندارە غازێژە هێنرێ وەرە هەچی حەسەناتی هێبی بە حەچی بۆ نایڵێتەوە ئاخر ڕۆژێک ئەی هاوار هەموو خەڵکی محتاج یەک حەسەنەیە. باوک یەک حەسەنە نادا بە کوڕەکەی کە چەنی خۆشەوێ کوڕ نایدا بە باوکی ڕەفیق بە ڕەفیقی نادا هاوسەرەکان نایدەن بە یەکتر. ئەی سبحان الله ئەی ئەبێ کەسێک کە پێ بوترێ خود ما شئتە هەرچی ئەتەوێ ببە لە حەسەناتی ئەم کەسە ئەبێت چ شتێ بەرەی ئایا هیچ شتێک هێڵێتەوە. پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم فەرمێ هیچ شتێکی بۆ ناهێڵێتەوە. ئەفەرمێ ئەگەر هاتوو گوناهکارەکەش زانیەکەش ئەگەر محسن بوو واتە خێزاندار بوو گوناهەکەی گەورەترە ئەگەر پیر بوو گوناهەکەی گەورەترە. سیان لەوانەی کە خۆی گەورە لە ڕۆژی قیامەتە قسەیان لەگەڵا ناکە تەزکیان ناکە عەذابێکی بە شیدەتی بۆ داناون. یەکێک لەوانە بریتە لەوەی کە شەیخون زانین پیاوێکی پیرەکەوە زینای کردبێ. ئەی ئەگەر هاتوو لە مانگی حرامە زینای کرد گوناهەکەی گەورەتر ئەبێ لە شاری حرامە زینای کرد گوناهەکەی گەورەتر ئەبێ لە کاتێکا کردی کاتەکە زۆر کاتێکی گەورە بێ لای خوا وەکو کۆتایی ئەخیری شەو کاتی عیبادەت و تاعات ئەلەو کاتە زینای کرد کاتی نوێژەکان کاتی جوابدانەوەی بانگ ئەفەرمێ گوناهەکەی زۆر گەورەتر ئەبێ ذنوبەکان زۆر گەورەتر ئەبن لەسەر شانی ئینسان کەوا بوو ممکنە دوو کەس هەردووکیان یەک گوناهکەن بەڵام خوا عقوبە یەکێکیان بە نوعی بدایەکێکیان بە نوعێکی تر ڕاستە یەک جۆر گوناهیان کردووە بەس ئەمە لە کات و وەقت و شوێنێکی خراپە کردی هەموو کۆمەڵی حرامی تر لە دەوری کۆبوونەوە ئەمەشیان لەوە ئەچێ کات و وەختەکانی جیاواز بوو بێ. بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ حەزەرکە زۆر لەوەی کە گوناهەکانی تەزاعف نەکەن بەسەرێکە والله چۆن چاکە تەزاعفەکە زۆرەکە بنمونە تۆ نوێژێ لەناو کەعبەیە بکەی ئەجر و پاداشتێکی بێژمار ئەی باشە ئەگەر بێت و دزیەکی تیا بکەی ئەگەر هات و زینایەکی تیا بکەی خوا پەنامان بە لە زەوی حرامە تۆ ئەم ئەجرە گەورە دەسەکەوێ ئەستەغفر الله یەکەکەیت 100,000 ئەستەغفر الله بۆ تۆ ئەنووسرێ ئەی باشە ئەگەر هات زینایەکە تیا کرد خوا پەنامان بە ئەبێت چۆن. بۆیە زانایان ئەفەرمون گوناهی ناو حەرەم وەکو چاکەکانی ئەوها چۆن چاکەکان تەضاعفەکەن ئەویش ئەوە حتى لپنای کعبه یەکێکە لەو شوێنە ئەگەر گوناه خەتەرەکە بەدڵتا بە گوناه لەسەرت ئەنووسرێ ومن يرد فيه
بإلحاد بظلم نذقه من عذاب أليم بس إرادة خرابك إلى بناي كعبة نكبيكي بس بدل طابع نذقه من عذاب أليم أفرمي بي أتشجين قناه ردينابو لبرامبر شريك بوخوا قراردانا يا برامبر قتله ليرة لا دانێکی کرد ابن القيم رضا رحمة الله باسی گوناها گەورەکانی بۆ کردن و تەضاعفی گوناهەکانی بۆ کردین ئەی فەرمێ قەطع بۆچی دانراوە لە شەریعەتە فەصلێکی تایبەت باسی ئەوەکە ئەڵێ کاکە لەکوێ ماڵی خەڵکی تێکچوو خوا قەطعی داناوە بۆ چونکە ئەم کەسە ماڵێکە لە پەناگەیەکی پاک و جوانە ماڵێک کە شارراوەتەوە ماڵێک لە حرزێکایە و لە چوار دیوارایە کەسێک هەیە بە دزیەوە ئەم ماڵە ئەبات بە ئاشکرا دەسی ئەبڕێ چونکە ئەم کەسە چۆن سمۆرە و مار بەبێ ئیجازە خۆیانەکەن بە هەموو شوێنەکە خۆی کردو بە شوێنێکە و شتێکی هەڵگرتووە ئەفەرمێ مەفسەدەکەی ئەوان نییە کە بگاتە ئەوەی کە بکوژرێ بۆیە شەریعەت کوشتنی بۆ دانەناوە و بە جڵد و بە لێدانیش کۆتایی بەم ئیشە نایەنێت بۆیە هاتووە دەسی ئەبڕێت بۆی هەموو جارێ لە پێش چاوی بێت چونکە ممکنە ئینسان بڵێ کاکە با 100 دار بخۆم و شتەکەم دەست کرد بەڵام ممکن نییە دەستێکی لە دەست بدا و پەلاماری دزی بدا هەموو پارەی خۆی سەرفەکە بۆی دەستێکی هەبێ زانی دەسی ئەبڕێ زەجرێکی زۆر بە قووەتی ئیلاهی یەکسەر ئەیگێڕێتەوە و حکمەکەشی ئاوهانیە لەبەر هەندێ ماڵ کەسێ بکوژرێ وی شەریعەتی خوا دایناوە بە تەواو موافقی کەماڵی عەقڵ ئەفەرمێ دەستی ئەم کەسە ئەبڕێ ئەفەرمێ ئەی جلد بۆچی دانراوە هەر شتێک لەمانە کەمتر بوو واتە لە نەفسی ئینسان کەمتر هەروەها لە ماڵی ئینسان کەمتر خی گەورە عقوبەی جڵدی بۆ داناوە ئەویش ئەوەیە کە هەرچی عقلی ئینسانەکان تێک بدا وەکو ئارە خواردن ئیفساد لە عقڵا دروستکە جڵدی بۆ داناوە جڵدی لێ ئەدرێ یان شەرەفی خەڵکی نەپارێزێ چ بە زمان جوێنێکی خراپ بە خەڵک بدا داری لێ ئەدرێ چ زینا بکە کە داری لێ ئەدرێ ئەفەرمێکەوە بوو ئەو تەرتیبەی کە خی گەورە دایناوە ئەبەم شێوازەیە یەکەم دانیان بریتە لە کوشتن دووهەمین دانیان بریتە لە قەتڵ سێهەمینیان بریتە لە جەڵد و لێدانی جەڵد ئەفەرمی هەمووش ئەمە بە ئەندازی عقوبەکانە هەر چۆن کەفارەتیشی کردو بە سێ دانە ئەگەر دیقەت بدەن بەشێک لە کەفارەت بریتە لە عیتق چۆن لەوێ کوشتن هەیە لێرە ئازادکردن هەیە سبحان الله بابی ئازادکردن بەس ئەگەر دیراسە بکرێ بە وردی طبعا أمره كافران وبيدينان دين لمسائل عبد وجارية تنها مسائل الشهوة أو لا أنا إسارة أكن باشا كي إسارة ناكن أجرنا شندين مسائل فقهية لو أشي نزيكي صد مسألة فقهية ببيتوا كلا برامبريا بآزاد كردن إنسان ضلي آرام أبيته كآزاد أكاد نفرق آزادك عبد أمة إسلامي داينه هناو إنسانية دايناو ئێستش عەبدایەتی هەیە ئێستش ئەوە لە جیهانە بەردەوام ڕۆژانە ئێسەوەکو جاران نیە خەبەر ئەخوێنیتەوە کە کڕین و فرۆشتن بە بازرگانی بە ئینسان و بە مرۆڤەوە ئەکرێ سەواون بە کوشتنی بێ بە بردنی پارچەکانی لاشەی بێ بەکارهێنانی بێ بۆ کاری سێکسی یان نەهەر فرۆشتن و کڕین و فرۆشتنکردن پێوەی یان خواردنی کە هەندێک ئینسان لە ئینسانیەت دەرچوو لە جیهانە تەمەتوعەکە بەوەی کە مرۆڤێک سەر بڕێت و بیخوات و ئەچێت مناڵێک ئەکڕ ئەم کارەی پێ ئەکا وە زۆری تر ئەنواع فەواحیشی تر کە ئەیخوێنیتەوە ئەمڕۆ ئینسان ئەگەر بێت و عەبدێکی ئازاد کرد کە ئەنەما ژیانی دایەوە بۆ عەبدە عەبد ڕێژەیەکی زۆر گەورە هەبوو پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم خۆی بۆ خۆی لە عومری خۆیە 63 عەبد و جاریە بە پێی ساڵەکانی عومری خۆی ئازاد کرد دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ 75 بە پێی ساڵەکانی عومری خۆی ئازاد کرد بۆیە یەک عقوبە یا با بڵێم یەک کەفارەت کە گوناهێکت لەسەر لا بچێ بریتە لەوەی کە چۆن لەوێ کوشتنی مرۆڤێک لێرە ئازادکردنی مرۆڤێک کە عیتقی ڕەقەبەیەک ئەکا ئەوە بەرزترین جۆری کەفارەتێک کە خوای گەورە دایناوە دوایی دایناوە خواردن بدەی بە هەژاران سێهەم دایناوە کە خۆت بە ڕۆژوو بی واتە سێ جۆر کەفارەتمان هەیە لە شەریعەتە یەکێکیان بریتە لە ئازادکردن ئەویان بریتە لە خواردن پێدان سێهەمیان بریتە لە ڕۆژووگرتن خۆگرتنەوە لە خواردن ئەفەرمێ گوناهەکان بزانە ئەبنە سێ بەشێکیان حەدیان تایە خی گەورە حەدی لەسەر داناون حەدەکە کفایەتە بۆ ئەوەی عقوبەی کەسەکە بێ هەندێکیان حەدی لەسەر دانەناون هاتووە کەفارەتی لەسەر داناون
وەکو چی وەکو لە ڕۆژی ڕەمەزانە نەکشەوەکەی ڕۆژی ڕەمەزانە کەسێک سەرجەی لەگەڵ هاوسەری خۆی کرد ئەبێ کەفارەت بدە، یان کەسی ئەحرامی بەستووە ئەبێ کەفارەت بدە، یا کەسێ بە خێزانەکەی خۆت وتی تۆ وەکو خوشکم وایە یا وەکو دایکم ئاوهای ئەینەن ئەبێ کەفارەت بدە، یا قەتلی خەتە کەسێ سیارەیەکی پێیە بە هەڵ لە کەسێک ئەدای کوژێ لە شەریعەتە کەفارەتی بۆ داناوە کوشتنەوەی لەسەر نییە، یان سوێنێک ئەخۆیت و سوێنەکە ئەشکێنی ئەینەن هەموو ئەمانە کەفارەتی لەسەر داناون بەڵام حەدیان لەسەر نییە بۆی پاک بیتەوە، کەفارەتەکان ئەدەی بۆی پاک بیتەوە. وقسما لم يرتب عليه حدا ولا كفارة، قسمێکی ترمان هەیە لە گوناهەکان حەدیشی لەسەر نییە و کەفارەتیشی لەسەر نییە، هەندێکیانەوەیە کە تەبعی ئینسان نایخوازێ بۆیە شەریعەت هیچیانی لەسەر دانەناوە. بە نمونە خواردنی پیسایی تعزیرێکی ئەکاز حاکمی موسڵمان قازی موسڵمان چوە تەبعی ئینسان پێچەوانەی ئەمەیە، خواردنەوەی میز خواردنەوەی خوێن ئەمە پێچەوانەی تەبعی ئینسانیەتە، بۆیە لە شەریعەتە نە کەفارەتی بۆ دانراوە نە حەدی بۆ دانراوە، تەنها ئەو کەسە تعزیرەکرێت لای حاکمی موسڵمانان، ئیتر تعزیرەکە بە سجنە بە لێدانێکە بە هەر شێوازێ بە غەرامەیەکی مالیە مهم تعزیرێکی ئەکا بۆی عاقڵ بێ ئەو کارە نەکە. هەندێکیان نە مەفسەدەکەی کەمە بۆیە لە شەریعەتە بۆی دانراوە وەکو نەزەرکردن نە کەفارەتی بۆ دانراوە نە حەد، دەست لێدانێک محادەسە و قسەکردنێکی هەڵا و سەریقەتی فیلسین پارێکی کەمی دزی ونحو ذلك هاوێنەی ئەمانە لە شەریعەتە نە کەفارەتی بۆ دانراوە نە حەدی بۆ دانراوە، واتە هەموو گوناهەکان سێ بەشە، یا خوا حەدی بۆ داناوە یا کەفارەتی بۆ داناوە یا نە حەد نە کەفارەتی بۆ دانەناوە. کەفارەتەکانیش ئەبنە سێ بەشەوە، هەندێک کەفارەت هەیە لە ئەسڵا یان هەندێک شت هەیە لە ئەسڵا مباحە حرامێکی عارض هاتووە بەسەریە، بۆیە بۆ نمونە سەرجەییکردن لەگەڵ خێزانە کارێکی دروست و حەڵاڵ و یەکێکە لە مباحەکان، بەڵام سیرەکەی لە کاتی بەڕۆژبوونە لە ڕۆژی ڕەمەزانە یان لە کاتی ئەحرامە حرامێکی عارض هاتووەتە سەری، یان ئافرەتێک لە حەیضا بێ یا لە نیفاسا بێ عەینەن، بۆیە ئەمان هەموو کەفاراتی بۆ دانراوە. ئەفەرمێن نەوعی دووهەم ئەوەیە کە خۆی ئینسان لەسەر خۆی کەفارەت دائەنێ، ئەویش ئەوەیە نەذرێکی کردووە یا سوێنێکی خواردووە کە کارێ لە کارەکانی سەرزەوی ناکە یا فڵانە شت ئەکات، کاتێک کە ئەوێ خۆی لەمە ڕزگار کە چی ئەکا عەینەن کەفارەت ئەدا. ئەفەرمێ خاڵێک لێرە هەیە ابن القەیم زۆر وردە ئەڵێ ئەمەوێ باسی کەم، ئەویش ئەوەیە ئایا گوناهی سوێن طبعا ئینسان موسڵمان مکەلەفە بەوەی کە سوێن نەخۆ، ئەگەر هەر سوێنی خوارد اینجا سوێن بەخوا ئەخوا. ئەفەرمێ ئایا ئەگەر کەسێک سوێنی خوارد دوایی کەفارەتی دا و سوێنەکەی شکان، ئایا گوناهی سوێنەکە لەسەری لا ئەچێ یا کردنی ئیشەکەی بۆ حەڵاڵە بێ؟ بۆ نمونە کەسێک سوێنی خوارد ناچێتە ماڵی فڵان کەس، لە شەریعەتە ئەڵێن بڕۆ کەفارەت بدە و بڕۆ، کەفارەتەکە ئەدا و ئەڕوا، بەڵام ئایا گوناهەکەی لەسەر ماوە گوناهی سوێنەکە یان نا؟ پێویستی بە ئیستیغفار هەیە یان نا؟ زۆرێک لە زانەکان فەرموویانە پێویستی پێی نییە، چونکە کەفارەتەکە مجەڕەدی کەفارەتەکە عقوبەکەی لەسەر لا ئەبا، مادام عقوبەکەی لەسەر لا ئەبا گوناهەکەشی لەسەر لا ئەبا. ابن القەیم ئەم ڕەیەی نییە لەم کتێبە نایابە، ئەفەرمێ ئەمە هەڵەیە کە گوناهی ئەو سوێنەی کە کەسەکە خواردێتی لەسەری لا ناچێ، گوناهی ئەو نەذرەی کە کردوێتی و شکانوێتی جێبەجێ نەکردو گوناهی لەسەر لا ناچێ، بەڵکو پێویستی بەوەی ئەم کەسە ئەستەغفر الله کە بینی خۆی خوا اینجا کەفارەتەکەش بدە. نەوعی سێهەمینیشیان ئەفەرمێ ئەوەیە هەندێ لەو شتانەی کەوە هەڵانەی کردوتە پینەی ئەکا پینە، بۆ نمونە کەسێک قەتڵی خەتەئی کردووە کاتێک کە پێ ئەوترێ بڕۆ کەفارەت بدە لەگەڵ ئەوەی خوێنەکەش ئەدا لێرەشەوە خۆی بۆ خۆی بێت 2 مانگ بە ڕۆژوو بێ، 2 مانگ لەسەر یەک بەبێ عوزر نابێ بینی بکەوێ، ئەگەر عوزرێک نەبوو بینی کەوت 59 ڕۆژی گرتە بێ، با ناڵێن 59 2 ڕۆژی مایە بۆ مانگ، چونکە مانگی عەرەبی حسابە کەمتر ئەکا لەو ڕێژە، با بڵێن 50 گرتە بێ، یەک خەلەلی تێکەوت خۆی بە عەمدی ڕۆژێک بە ڕۆژوو نەبوو یەتەوە یەک سەر لە نەدەست پێ ئەکاتەوە سەری و عقوبە قورسەکە. بەڵام ئەگەر بە عوزر بوو کابرا لە سەفەرە مەسەلەن سەفەرێکی کرد و ڕۆژۆکەی شکان، نەخۆش کەوت ڕۆژۆکەی شکان، عەمەلیات کرا ڕۆژۆکەی شکان، حاڵەتی لەمانە هاتە پێش ناچێتەوە یەک لەو شوێنەوە کە تەواوی کردو، مەسەلەن گەیشتێتە 20 و ئەم حاڵەتەی بەسەر هاتووە لە 20 لە 21 دەست پێ ئەکاتەوە. ئەفەرمێ ئەمەش جۆرێکی ترە یەت جوبران ئەکات، پینە ئەکا ئەو هەڵەیەکەوە کردوتە. ئەفەرمێ
لە هیچ گوناهێک لە گوناهەکانە خوا حد و کەفارەتی پێکەوەدانەناوە بڵێ حد لەم کەسە دەرکەن و با کەفارەتیش بدا نەخێر بۆیە ئەو کەسێک کە قەتڵی عەمد ئەکا کە ئەکوژرێتەوە پێی ناڵێن کاکە ئەبێ 2 مانگیش بە ڕۆژ و بێ ئینجا بکوژرێتەوە کە کوژایەوە کەفارەتەکەی لەسەر نامێنێ یا هەر کەفارەتەکەی لەسەر نییە لەبەر ئەوەی حەدی لەسەرە اختلافی فقهیتیە ئایا تعزیرکردن بەشی ئەخیر کە عەرزم کردن چوارەم جۆری عقوبە هەیە کە خوا بڕیای لەسەر نەداوە داوێتە دەستی حاکمی موسڵمان جۆری تعزیرکردن کە ئینسانێک تعزیرەکرێ ئایا ئەم تعزیرە لەگەڵ کەفارەتە کۆ ئەبێتەوە ئایا ئەکرێ حاکمی موسڵمان کەسێک تعزیرکە و کەفارەتیش بدا ئەفەرمێ بەڵێ ئەکرێ لەبەرەوەی تعزیر بابێکی گشتیە و جۆری تعزیر پێوەستە بە کەسەکەوە لەوە چێ کەسەکە لە بەردەم خەڵکە ڕایگری تەنها پێ بڵێ ئەو گوناهات کرد لە بەردەم خەڵکە بەس ئەوە تعزیری بێ ئیتر جارێک تشتی وا دووبارە نەکاتەوە احتیمالە پێویستی بە دەدار بێ بەڵام ئەوەندە بزانن هیچ تعزیرێک نابێ بگاتە کەمترین حد لە مەسەلەی لێدانە کەمترین حد بریتێ لە 40 دار دەی هیچ تعزیرێک نابێ بگاتە 40 دار لە فقهی ئیسلامیە حاکمی موسڵمانان کە بڕیار ئەدا ئەڵێ ئەم کەسە تعزیرکەن مەسەن داری لێ بدەن نابێ بگاتە ئەوە کە ئەڵێ مەسەلەن دووری خەنەوە لە شاری خۆی جۆرێکە لە تعزیر دوورخستنەوە ئێمە نزمترین پلەی دوورخستنەوە ساڵێکە نابێت تعزیر بگاتە ساڵێ ئەبێ کەمتر بێت لە ساڵێ هەموو تعزیرەکان کە حاکم بڕیاریان لەسەر ئەدا ئەبێ کەمتر بن لە کەمترین ڕێژەی حد کە خوای گەورە بڕای لەسەر داوە ئەمەی کە باسم کرد لە خزمەتانە ئەمە عقوبە شەرعیەکانی خوان لەسەر زەویە ئەگەر بێت ئەم عقوبە شەرعیانە تەنفیز بکرێن زۆرێک لە بەڵای گوناهەکان لەسەر شانمان لا ئەچێ زۆرێک لە موسیبەتەکان لەسەر شانمان لا ئەچێ و نامێنێ ئەگەر ئەمانە نەبێت ئەم عقوبەتانە نەبێ عقوبەی قەدەری دەست پێ ئەکا کە لە دەرسی داهاتووە باسییانەکەین بەڵاکانی قەدەری لە لاشەتە لە دەوروبەرتە لە ماڵ و مناڵتە ئێمە دەرسانێکی زۆر باسی ئەومان کردووە کە گوناه عقوبەی هەیە جۆری عقوبەکانی زۆرمان باس کردووە هەموو عقوبانە کۆکەینەوە لەوە چێ بکەن عقوبەی قەدەری خوا بەسەرمانەوە کاتێک کە تۆ گوناهەکەیت علمت نامێنێ کاتێک کە تۆ گوناهەکەی عەقڵی خۆت لەدەست ئەدەی کاتێک کە گوناهەکەی ڕزقت کەم ئەبێتەوە کاتێک کە گوناهەکەی هەموو عقوبەتانی کە باسمان کردووە مەلائیکە لە خۆت ئەتۆرێنی هەموو ئەمانە عقوباتێکی قەدەرین کە خوای گەورە بەسەر ئینسانیا ئەهێنێت ئەگەر بێت و خۆی لە گوناهەکان نەپارێزێ هەموو ئەم کەلیماتانی ئیبن القەیم بۆ ئەوەیە ئێمە لەم زەمەنی فتنە و فەسادا بۆ ئاسایشی ڕۆحمان بۆ تێربوونی دەروونمان بۆ ئارامبوونەوەی دڵمان خۆمان بە دوور بگرین لە گوناهەکان لەعل خوای گەورە دەرگای خێرمان بۆ ئەکاتەوە کە خۆماندایە پەنای ئەو ئەمان پارێزێ لەسەر جەم گوناهە زاهیریەکان و باڵتینیەکان خوای گیان ئێمە گوناهباری خەجاڵەتبار داوا لە تۆ ئەکەین لە تۆ ئەپاڕێینەوە لە تۆ ئەلاڵینەوە خوای بۆ خاتی گەوری خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببورە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی و کردمان عەفومان کە گوناهێک زانیمان و سەرپێچیمان کرد عەفومان کە پەنا ئەگرین بە تۆ خوای لەو گوناهانەی کە کردومانە خوای گیان گوناهێ بە شەوا کردمان عەفومان کە بە ڕۆژا کردمان عەفومان کە تو گەورەی خۆت زمانمان چاومان گوێمان دڵمان دەستمان قاچمان داوێن و عەورەتمان لە گوناهەکان پاککەرەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان داوا لێ ئەکەین زیهنمان پاککەرەوە لە گوناهەکان خەتەرەی گوناه لە دڵمانە مەهێڵە فکرمان صاف کەرەوە جەم کەرەوە بۆ لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان بەزەی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە خوای گیان لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە عاقبەتمان خێر کە یا ئەکرەم الئەکرەمین خوای لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ خوای تو گەورەی خۆت داوا لێ ئەکەین بەڕەحم و کەڕەمی خۆت بە بەزەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت لە گوناهی دراوسەکانمان ببورە پەروەردگارە بێ ئەدەبیەکمان بەرامبەر دراوسەیەکمان کردووە خوای عەفومان کە خوای بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت
پەروەردگارە غەم و پەژارە لە دڵمانە مەهێڵە، دڵەکانمان ئارام کەرەوە، ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر دڵمانە ببارێنە. یا ڕەبی خوای گیان هێمنمان کەرەوە، ماڵەکانمان هێمن کەرەوە، وڵات و نیشتیمان و شارمان هێمن کەرەوە. خوای گیان عەفو و مەرحەمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە. پەروەردگارە داوات لێ ئەکەین عصیانی زۆرمان بۆ تۆ بەرز کردوتەوە، عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین، بمان گێڕە لەو عەبدانەی کە تەوبەکارن یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان هەر کەسەمان کۆمەڵی گرفتمان هەیە، بەخوا پەروەردگارە ناتوانین لای کەس بێڵێن لای تۆ نەبێ. خوایە هانەمان بە گەورەی تۆ هێناوە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، خوای ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە. پەروەردگارە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە، هەر شتێکمان پێویستە پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین یا ئەکرەم الئەکرەمین. خوای لە حەرام دوورمان خەرەوە، خوای لە حەرام دوورمان خەرەوە، پەروەردگارە لە حەرام دوورمان خەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان سپاردە قەت لای تۆ زایە نەبووەوە، خۆمان و ماڵ و مناڵمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. خوای سپاردە لای تۆ زایە نەبووە قەت پەروەردگارەوە ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. سپاردە لای تۆ زایە نەبووە یا ئیلاهی و ئەخلاق و ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. خوای بەهێزمان کە لە بەردەم تاوانەکانە، پەروەردگارە پەنا ئەگرین بە تۆ، داڵدەمان بدە یا ئەکرەم الئەکرەمین، بمان خەرجە سێبەری ڕەحمەتی خۆت، تۆ خۆت بمان پارێزە. خوای گیان خوای گیان ئێمە بەدەست شەیطان و نەفسمانەوە خەریکە کەبز ئەبین، خەریکە کەلەبچە ئەبین، هانا بۆ لای تۆ ئەهێنین، بۆ لای گەورەی تۆ ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین ئەم دوعایەمان قبول کە، خوای ئەم دوعایەمان قبول کە، خوای سڵاوی تاک تاکی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. یا ڕەبی پەروەردگارە بەخوا خوای گیان ئێمە تۆمان خۆش ئەوێ، پێغەمبەرەکەتمان خۆش ئەوێ، دینەکەتمان خۆش ئەوێ. پەروەردگارە ئێمە و عەبدانین شەریک بۆ تۆ قەرار نادەین. پەروەردگارە تو خۆت ئاگادەیە سوژدە نابێن بۆ تۆ نەبێ، ڕکوع نابێن بۆ تۆ نەبێ. دەیە ڕەبی خوای دوعاکانمان گیرا بکە، ئەوەی چاکەی دنیاە پێمان عەتاکە، ئەوەی خراپەی دنیاە پەنامان بدە. خوای پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان ئەم دەرسە بکەرە ڕەحمەت و بەرەکەت بەسەر دڵ و دەروونمانە بیبارێنە، بەسەر ماڵەکانمانە بیبارێنە، بەسەر شارمانە بیبارێنە، بەسەر وڵات و نیشتیمانمانە بیبارێنە، بەسەر ئومەتی پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم بیبارێنە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منیشی ئەوش بوورێ، خوا لێمان قبوڵ کە و مۆفەق بن إن شاء الله.